لە درێژەی یاریەکانی خولی نایەبی کوردستان و لە هەفتەی 24 یانەی دەربەندیخان میوانداری یانەی پێشمەرگەی هەولێری کرد. لە گێمی یەکەمی یاریەکەدا پێشمەرگەی هەولێر بە بەهێزی هاتە ناو یاریگا و توانی لە خولەکی 19 گەیلان لوقمان گۆڵی یەکەم تۆمار بکات. دەربەندیخان دەیویست گۆڵ یەکسانبوونەوە تۆمار بکات بەڵام هەوڵەکانی بێئەنجام بوو. بەوەش گێمی یەکەمی یاریەکە بەو تاکە گۆڵەی پێشمەرگەی هەولێر بە کۆتا هات. لە گێمی دووەمی یاریەکەشدا دەربەندیخان بەردەوام لە هەوڵدا بوو تا قەرەبووی شکستی گێمی یەکەمی یاریەکە بکاتەوە. بەڵام لە هەوڵەکان شکستی هێنا و بەوەش یاریەکە بە گۆڵێکی بێوەڵام بە سوودی پێشمەرگەی هەولێر بە کۆتا هات و سێ خاڵی گرنگیان بەدەستهێنا. بەنای خی گەورە بەداخەوە ئەنجامی یاریەکە بە دڵی ئێمە نەبوو. داوای لێبردن لە تەواوی هاندەران یانەی وەرشی دەربەندیخانەکەین ئەزانین لە چی بارودۆخێکی خراپان و بەڕاستی ئەوە ئاخر قوت و توانای تیپەکەمان بوو بۆ ئەم یاریە. ئینشەڵڵا هەوڵەدەین بۆ یاریەکانی تر قەرەبووی بکەینەوە. تیپی پێشمەرگەش تیپێکی زۆر باش بوو. پێم وابێ نەقسیان لە هیچ مەرکەزیەکان نەبوو و ئیستیغلالی ناڵێم فرسەشمان بۆ هات ئیستیغلالمان نەکرد، بەڵام پیرۆزبایی لە تیپی پێشمەرگەیەکەم ئینشەڵڵا بۆ یاریەکانی داهاتوو هەوڵەدەین قەرەبووی ئەم شکستە بکەینەوە. بەس برنەوە لەگەر دەربەندیخان ناو دەربەندیخان ئاسانیە، هەرچەندە دەربەندیخان لە شۆتی دووەمە محاولاتی هەبوو، فرسی هەبوو، تەنەوعی هەبوو، لە باڵەکان زەختی لەمایان کرد، بەڵام ئێمە یاریی باشمان کرد. واقعیش بن زۆر لەگەر توانیمان بە مروری وەقت ئیدارەدانی یاریەکە بکەین، ئەوەش جێ دەستخۆشی بوو، برنەوەکە لە کاتێکی باش بوو. ئینشەڵڵا دەبێتە هاوکارێک بۆ ئەوەی زیاتر خۆمامان دیکەین. دەربەندیخان تاکوی ئێستا 22 یاری ئەنجامدا و خاوەنی 26 خاڵە. پێشمەرگەی هەولێریش لە ئەنجامدانی 23 یاری توانیویانە 41 خاڵ کۆ بکەنەوە. سوێ محەممەد کەناڵی ئاسمانی پەیام دەربەندیخان.